بەڕێزان تەبعاً لێرەبوونی ئێمە و چالاکوانانی هەولێر ئێستا دەیخوێنمەوە، بەڵام بەردەوەی بەیاننامەکە بخوێنەوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم هۆکارگەلێکی ئێمە لێرە وەستاوین دوای یەک هەفتە لە ئاران بەسەر کوردانی ڕۆژاوا بەسەر هاوڵاتیانی هاونیشتیمانیانی خۆمان لە پارچەیەکی دیکەی کوردستان پەرلەمانی کوردستان بێ هەڵوێست بوو بێدەنگ بوو ئەو هۆکارێکە ئێمە هێنایە بێدەنگی پەرلەمان بوو دەمانوێت بزانین پەرلەمان بۆ لە ئاستی ڕووداوەکان لە ئاستی ئەو بارودۆخی کە لە ناوچەکە هەیە بێدەنجی هەڵبژاردووە هەمیشە ئەو هەڵوێستانەی کە هەڵوێستی نیشتیمانین بازەکەی هەرچێک بێ گەلی ئێمە ئامادەی پشتی هەموو هەڵوێستێکی نیشتیمانی بۆستێتەوە بازەکەی بدا هەڵوێست گومان لەسەر ڕاستەقینە بوونی نوێنەرایەتیان دووپات دەکات ئەمانە بەڵاستەقینە نوێنەری خەڵکی کوردستانین بەڵاستەقینە نوێنەری داواکاری و پشت و پەنای خەڵکی کوردستانین بێ ئەمیەتکردنی پەرلەمانە بێ ئەرزشکردنی مواسساتی حکومیە بەیاننامەکەی ئێمە بۆ پەرلەمانی کوردستانە بەڕێزان پەرلەمانی کوردستان ئەمڕۆ حەڤ ڕۆژ بەسەر هێرشەکەی سوپای داگیرکەری تورکیا بۆ سەر ڕۆژئاوای مەدەنیەت و دیموکراسی لە ناو جوگرافیای سووریای جەنگڵستان دەگوزارێت لە ماوەی ئەم حەڤ ڕۆژەدا سوپای تورکیای داگیرکرد بە بەڵگەوە 4 تاوانی گەورەی نێونەتەوەی ئەنجام داوە جینۆساید تاوانی جەنگ تاوانی دژ بە مرۆڤایەتی و تاوانی دوژمنکاری هەموو ئەو تاوانانەش بەدی کۆمنت کراون ڕۆژگارێک تاوانکار سزای خۆیان وەردەگرن دەبواە ئێوە لە یەکەم چرکە ساتی جەنگەکە هەڵوێستان وەرگرتایە وەک ئەرکێکی ئەخلاقی و مرۆیانە شەرمەزارتان بکردایە لێرەدا داواکارین لە بەڕێستان وەک ئەرچێکی ئەخلاقی و مرۆیانە ئەم هەڵوێستانە وەرگرت حکوومەتی هەرێم بە پەلە هاوکاری مرۆیی بۆ ڕۆژاوا بنێرێت لە داو و دەرمان و شیری منداڵان و خۆراک و سوتەمەنی دوو سنوورەکان بۆ ئاوارەکان بخاتە سەرپشت و ئامادەکاری بکا بۆ وەرگرتنی ئاوارەکان سێ بڕیار لەسەر هاوکاری سەربازی بدرێت بۆ ڕۆژاوا کە لەم بارەیەوە پەرلەمانی کوردستان بڕیاری پێشووتری هەیە بە بڕیاری ژمارە 24 لە 15 دەی 2014 چوارەم ئیدانەی پێشێلکاریەکە لە بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و کوشتنی دیل و ئەعدامکردنی هاوڵاتی سڤیل و بۆردومانی ناو شارەکان و لێدانی کاروانی پەنابەران و ئەعدامی دەرەوەی دادگا و پەلاماری نەخۆشخانە و ئۆتۆمبیلی فریاکەوتن و ئەمانە شەموو لە چوارچێوەی نیەتی گۆڕینی دیموگرافیە و سڕینەوەی شوێنەواری نەتەوەی ئەنجام دەدرێت هەموو ئەم تاوانانە دەچنێت چوارچێوەی 4 تاوانە گەورەکە وەک ئاماژەمان پێدان پێنجەم هەر کەس و لایەنێک نکۆڵی لەو تاوانە و بەهانە بهێنێتەوە بۆ ئەنجامدانیان بە تایبەت لە پەرلەمانی کوردستان و ستافی حکوومەت و سەرکردەی پارتە سیاسیەکان کە ئیجازەیان هەیە پێویستە سزا بدرێن شەشەم پەرلەمانی کوردستان کار با بڕیاری پێشووتر بکات و دەستگا فەرمیەکان ناچار بکە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە سەبارەت بە دەرکردنی بنکە و بارەگاکانی سوپای داگیرکەری تورکیا لە هەرێمی کوردستان بەشداربووانی گرتبوونەوەکەی 15 دەی 2019 بەردەم پەرلەمانی کوردستان وەرگرتیوەکو پەرلەمانی کوردستان کاری لەسەر دەکرێت و ئەمڕۆ دانیشتنە تایبەتە بە وەزعی یا ڕەوشی ڕۆژئاوا بێگومان ئێمە دڵ و گیانمان لەگەڵ خوشک و برایانی ڕۆژئاوایە و هەروەها من بە شەخصی ئیدانەی ئەو قسانەی کۆنسوڵی تورکیا دەکەم کە لە هەولێر ئاماژەی پێداوە هیچ مافێکی نییە ئەبەم شێوەیە قسە بە خوشک و براکانمان بڵێت و دەبێ بە زووترین کات داوای لێبوردن بکات زۆر سپاسی ئامادەبوونتان ئێستا پەرلەمانی کوردستان ئامادە نەبوو بۆ پێتوانێت درەنگە دەبوایە زووتریش ئامادە خۆی دەبوایە زووتر دانیشین بەڵام درەنگ دانیشین باشترە لەوەی کە هەر دانەنیشین